شاژینی دنیا گەشتی ئەڕوا بەلا شاژینی دنیا گەشتی ئەڕوا ئیتر سۆزی نەبوو هەرچی کە کردێ بەغەیری چاکە نەبێ کاڵکی بۆ من لە ئیشی گاورە یاخود کاری کردم لە ئیشی گاورە یاخود کاری وردم هەتا کەی پاست و سیستم لە چاکە لە بۆ کاری بەد و کە بەدکاری مردێ دەبار و کام لە چاکە تاکو ماوێ ئیتر هەر چاکە یا دەرمانی دەردێ دەبا نەرمی بکەم گیانە بە یادی خوددا و پێغەمبەران ئەو قەلبی بەردێ بە ذیکر و فێکر و وێرد و سوبح و شامێ گەرم کەم من هەساسەی سەست و سەردەم گەرم کەم من هەناسەی سەست و سەردەم بە پەیوەندی چرایین و قورئان بکەم گۆزاری گۆڕی خاک و بەردەم خوددا هێزم بدەی ڕووکەم لە ڕێڕان کە چیری گوم نەبەم لەو چۆڵ و هەردەم هەموو حوزنی زەمانە پیری کردم هەموو حوزنی زەمانە پیری کردم هەرم بینا ئەجەل بۆم هات و مردم هەرم بینا ئەجەل بۆم هات و مردم دەستان خۆش میرانی عەزیز سڵاوتان لێبێت لە ناو سروشتە جوانەکەی شارەدەی هەڵشۆ و بەتەنیشت ئاوە سازگارەکەی کوێستانەکانی مامەندە و ئاوێسپی پیرۆزبایی جەژنی قوربانتان لێ دەکەین لەژێر کەپرەکەی ماو عەبدوڵڵا هیوادارم لەم بەرنامە تایبەتەدا کە تایبەتە بە جەژنی قوربان لەگەڵمان بەردەوام بن کەشێکی جەژنانە بۆ ئێوە بڕەخسێنین سەرەتا لە ناساندنی میوانەکانمەوە دەست پێ دەکەم دەستوری شوە لە پیاوی بەتەمەن و گەورەوە دەست پێ بکەین بەتەنیشت منەوە مامۆستا مەلا ئیسماعیل کە هاوکات باوکی ئازیزی منە وەکو مێژونووسێک و لە هەمان کاتیشدا کەسایەتێکی دیاری ناحەی هەڵشۆ لەگەڵمان بەشدار دەبێت مامۆستا بەخێراتن دەکەین لە هەمان کاتدا کاک ئیبراهیم شاعیری دیاری دەڤەرەکەمان کە نازناوەکەی ئیبراهیم ناچاری هەڵگرتەوە دواتر پرسیار لە ناوەکەشی دەکەین بزانم بۆچی ئەو پاشگیرە ناچارە چیە داوێتە پاشناوی خۆیت لەگەڵ کاک عومەر بە شاعر خوێنەوە بەشدارمان دەبێت لە بەرنامەکەدا لەگەڵ دەست و پەنجە ڕەنگینەکانی کاک ئیبراهیم ئەویش بە هەمان شێوە بە دەف لەگەڵماندا بەشدار دەبێت بە دەنگە خۆشەکەی مامۆستا نەجمەدین و مامۆستا حەسەن بەرنامەکەمان ڕازاوەتر دەکەن دووبارە بەخێرانتان دەکەین هیوادارین جەژنێکی خۆش بەڕێ بکەین جەژنی قوربان ئەم جەژنە بێتە کۆتایی هاتن بە ناخۆشیەکان کە لە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە و لە هەمان کاتیشدا نەمانی ڤایرۆسی کۆرۆنا دووبارە بەخێرم و بەرنامەکەمان یخوا بەخێر بن زۆر سپاسانەکەین مامۆستا لە تۆ دەست پێ بکەین ساڵانە قوربانیکردن لە شارەدی هەڵشۆ چۆنە؟ وڵای خۆی بزادێک جاز بوو هەر لەوەی وەندە زۆر بووە ماڵە بۆ 9 کیلۆ 10 کیلۆ بۆ چۆن 12 کیلۆ بۆ چۆن گولەی نەفەر بەڵام ساجارێک معلومات نییە خۆ چۆن دەبێت وەڵا قسەیەکەیە دەگوترێت زۆر لێرە خەڵک قوربانی دەکا ئەوەنە یە با بەسە بەشەکە زیاتری بۆیێتەوە بەڵێ بۆیێت بچێتەوە هەبوو 13 کیلۆ بۆ چووە لای خۆشدا لای خۆشدا
أقول بأنا كيلو زاد 6 كيلو زاد بسوا زیاتری بۆ چۆ هذا والله بەڵام مامۆستا تۆ لێرە ئێمە هەر لە مناڵیەوە لە ماڵ بەیەکەوە گەورەبووین تۆ ئێمە پەرۆ دەکردووە خەڵک زۆر دەست دەستدانی تۆ دەکا بۆ هەنێ تاریخی مێژووی ئەوە چۆن بۆ دەستداوە والله خير زاد بلا هشتا ودور من أو كتابه مرة قلت له مفكرة مو نايم تلا ناي زاناين تلا وناي بالفرساني مسؤول تلا وقال مدون وفاتين كذا مو تلا جاوز أبو خوش مو يرموش من السوا هلا لا تسالير من السن متى مردون بەڵێ بە هیوای تەنووسێکی باش انشاءالله خير زامو تاريخ كمان لا بە هیوای تەنووسێکی باش جاتين ولا من بتاريخ كي جيش من الله حاكمي بەڵێ قاعد جنسيد لنا كسيد رخون بەڵێ تعال ساعات كاش من السوا وروج كاش من السوا كاش من السوا دەست خۆش مامۆستا گەندێک انشاءالله دین لە دوای تاریخ کەش دەکەین انشاءالله باشە کاک ئیبراهیم دووبارە سپاس بۆ ئامادەبوونت ئەگە بکرێ مایکە بگەنە دەستی کاک ئیبراهیم بۆی گفتوگۆ لە کاک ئیبراهیمش ئەنجام بدەین بابزانم کاک ئیبراهیم کێیە ئەم پاشگیرە ناچارە چیە دەوێتە پشتی خۆیەوە بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاستان دەکەم بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم سوپاس بۆ ستافی بەرنامە بۆ ئامادەبووان بۆ بینەرانەی ئەو بەرنامە دەبینەوە پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی مسلمانانی کوردستان بە تایبەتی هاوشاریانی خۆشەویست و خەڵکی دەڤەرەکەمان بە تایبەتی تر و ئەو بینەرانەی ئەو بەرنامەش دەبینەوە بەلەوانیش بە تایبەتی زۆر سپاس کاک ئیبراهیم ئەگە بکرێ بزانم کاک ئیبراهیم لە کێکەوە دەستی کردو بە شەعر نووسین شارەکانی باس لە سروشتی جوانی هەڵشۆ دەکەم بێگومان ئەم سروشتە جوانی هەڵشۆ هەر قابلێتیەوە شاعرتی هەڵکەوێت بزانم چۆن بوو تۆ دەست کردووە بنووسین وەڵی بەڕاستیە من هەر لە منداڵی ڕ خویەوەم هەبووە شعرشتی بنووسم شعرشتشم نووسیوە بەس بە ڕسمی بڵێن ئەگەر بۆ نووسین لەسەر پەڕی نووسیمە و شعرەکانم مابن لە 1970 دەستم پێ کردووە لە 2006 ناملکەیەکم چاپ کردووە ئێستا چەند ناملکەیەکم هەن ئامادەن بۆ چاپ بەڵام زروف وەزعەکە بۆ خۆت دەزانی ئەوڕۆ خەڵک بە ناشکوری نەبێت پارەی نانی پێ بکڕی جانەک کاخەزی کتێبەکان هیچ کەسیش ئەوڕۆ دەستت ناگری و پشگیریت ناکاشتەکان بۆ کە دەبێت چی بکەیت لەسەر شانی خۆت و لەسەر ئەرکی خۆت ئێمەش مەجالمان نەبوو ئێستا چەند ناملکەیەکمەیە لەسەر ناملکەی ئاینی لەسەر وتە شعر لەسەر شعری منداڵان ئامادەن و تایپیشم کردون و پێشێکی و سە بۆ ئەم جەژنە چیت بۆ ئامادەکردووین شتێکمان پێشکەشکەیت وەڵی جا لە قەدەر توانێ خۆم هەرچەند بە پەلێش بووم و ئەو مەجالیشم کەم بەس ئەو نام شعرێ نووسیوە فەرموو ئەگەر بسم الله الرحمن الرحیم مایکە فەرموو تۆزە مایک نزیکەیتەوە فەرموو دەستپێک بەناوی مەنانی مەزن لێتان پیرۆز بێ و خێردار بێ جەژن هەر بە سادەیی بە زمانی خۆتان ئەو سێ چوار پەیڤەم نووسیوە بۆتان بە زمانی کوردی لەهجەی سۆرانی لێتان پیرۆز بێ جەژنی قوربانی جەژنی قوربانە و قوڕوەبان سەری خاوەن سامانی لە چاکەبەری بەخێر بێیتەوە ئەی جەژنی قوربان منداڵەکانم گەر هەمووی قوربان بۆ ڕەزامەندی خوا سرم دەبڕین کە داوای کردبا ڕەحمان بە یەقین بەس سوپاس بۆ خوا کە کردی فەرمان کورسەر بڕینی لابرد لە سەرمان تاقیکردنەوەی خستە سەر دڵمان لە بری جگەرمان خوا ئیبراهیمی تاقی کردەوە دڵسۆزی سەلمان ئەو بەکردەوە گرەوی لە نەفس و شەیتان بردەوە دایکی ڕێزداری و بەڕێز ئیسماعیل بۆ فەرمانی خوا ئامادە و قایل نەوەک هەر قایل ئامادە و ڕازی زۆر بە شانازی چوونە پێشوازی بۆ فەرمانی خودا و هاوسەر و بابیان بۆیە خوا ڕەحمی کرد بە جەنابیان خوا سۆزی نوان لە بۆ ئیسماعیل بەرانی بۆ نارد لە جیاتی بەدیل منیش کە نەمبێ ئاژەڵێک بکڕم بۆ قوربان سەری بوغز و قین دەبڕم گۆشان گۆش دەبڕم سەری تەکەبور من نایبەزێنم هەرگیز هێڵی سوور بۆ سەربڕینی نەفسی سەرکێشم بە سەدان کۆسپیش کە بێتە پێشم لەسەر سنگ دەخشم ببەستن پێشم کە من لە ملی شەیتان دەکێشم دەبەخشم چونکە بەخشین بەکەڵکە خوا خەملابەری خەمخۆری خەڵکە بۆ خوا ببەخشە کە خوا پێیداوی گۆمێک لێی نەڕوا بۆ گەنە ئاوی خوا خۆی زانایە باشتر دەمناسی خێر بۆ ڕیا بکەم یان بە ئیخلاسی خوانیەتی دەوێت نەوەک ڕواڵەت چون مڵکی ئەون ئەو سەر و ماڵەت بەر لە کۆتایی بۆ کۆی خواناسان خوا قوربانیتان بۆ بکە ئاسان دەست خۆش بێ بەخێر بێتەوە کاک ئیبراهیم
تۆ سپاس بۆ ئامادەبوون دەست خۆی بەخێر سپاس بۆ ئێوەش و بۆ ستافی بەرنامەش بێتەوە ئینشاڵڵا دواتر دێنێ وڵات گفتوگۆی زیاتر دەکەین ئینشاڵڵا مایکل بگەینە دەستی کاک ئینشاڵڵا حەسەن فەرموو بزانم ئەوان وەکو گروپی سرود و دەفژەنی لە هەڵشۆ کاک حەسەنگیان سپاس بۆ ئامادەبوونت جەژنت لە پیرۆز بێ و هیوادارم جەژنی خۆشی بێ بۆ ملایەکتان پەیامی تۆ چییە لە جەژنی قورباندا کاک حەسەنجان پەیام من لە جژنی قورباندا پیرۆزبایی لە سەرجەم مرۆڤایەتی و بەگشتی لە موسڵمانان جژنیان پیرۆز بێ هەموو ڕۆژێکیان هەر جەژن بێ لە خۆشیدا بن بە هیوای ئەوەی ئەو جێژنا ببێتە مایەی لاچوونی دەرد و پەژار و ناخۆشی و نەخۆشی لە سەرمان پیرۆز بێ ئینشاڵڵا کاک حەسەن لە کێکەوە دەست کردووە بە سرود وتن بزانم هەر لە ناوچەی هەڵشۆ سرود دڵ یاخود پەڕیوێتەوە بۆ دەرەوەی هەڵشۆ بۆ خەڵازە بۆ ناوانە چۆن بوو دەست پێ کردو وەڵی من بە نزیکەی لە 2012 لەگەڵ مامۆستا نەزمە و کاک محەممەدوان کێسا لێرە نیادیان بەخێر دەستمان کردووە بە سرود وتن لە مزگەوتی مامۆستا مەلا ڕەحیم یاریدەرمان بووە لە فێرکردنی قورئانیان مامۆستا مەلا ئیسماعیل دەستیان خۆش بوو دەستخۆشییان لێ دەکەین یارمەتی دەرمان بوون بەڵام بەهۆی کۆسبووتەکەی ژیانەوە ئێستا دابڕاوی ینی ماوەکە وەکو جاران گەرم و گۆڕتر لەو مەسەلە بەڵێ ساڵانە لە جەژنەکاندا زیاتر سرود دڵیان لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ بە تایبەتی لە یادی لەدایکبوونی پێغەمبەردا کاتێکە ئاهەنگمان بۆ دەگێڕا سرودمان لە مزگەوتی خۆمان و لە قەڵازی لەوانە دەچوین بەڵێ ئێستا بۆ یەکەم بەرهەم چیت بۆ ئامادەکردین پێشکەشماکەی سرودیەک سرودی مامۆستا هێم پێنجوێنیە لەگەڵ مامۆستا نەزمەوە ئینشاڵڵا پێشکەشتانی دەکەین فەرموو پێشکەشماکە فەرموو کاکی برێن وتم بلبل جماهيلا دم بلبل جماهيلا من يجدم بو مدينة وتم بلبل جماهيلا من يجدم بو مدينة بخوا دنيا ودينا كم محمد والآمينة بخوا دنيا ودينا كم محمد والآمينة سلام إخوة ديداري كديني دون ودنيا سلام إخوة ديداري كنوري دين ودنيا بفيزي أو شيطاني دلي عاشق خوينا أي دلي عاشق خوينا وتم بلبل جماهيرا من يجدم بو مدينة وتم بلبل جماهيرا من يجدم بو مدينة بخوا دنيا ودينك محمد الأمينة بخوا دنيا ودينك محمد الأمينة قلاوي خوي دبرجيتا سباغاتي سيني منه قلاوي خوي دبرجيتا سباغاتي سيني منه بابوني أحمد مختارا دل سر مستو شيدام أمن أي دل سر مستو شيدام وتم بلبل جماهيرا من يجدم بو مدينة وتم بلبل جماهيرا من يجدم بو مدينة بخوا دنيا ودينك محمد الأمينة بخوا دنيا ودينك محمد الأمينة فرح بالي بسر شاري ضلاك شام مبارك بيه فرح بالي بسر شاري ضلاك شام مبارك بيه سران سر خارقي أنوارا كججني ياري طاها سران سر خارقي أنوارا كججني شاهي طاها أي كججني شاهي طاها وتم بلبل جماهيرا من يجدم بو مدينة وتم بلبل جماهيرا من يجدم بو مدينة
ئەگەرچی خۆ لە ڕوونایە سرم باوێ مادارگانت ئەگەرچی خۆ لە ڕوونایە سرم باوێ مادارگانت دڵم خۆشە کە سەودای عشقی باڵاتم لە سەردایە ئەی عشقی باڵاتم لە سەردایە وتم بلبل جمايلا من الجنة ما فينا وتم بلبل جمايلا من الجنة ما فينا بقى دنيا فيناك محمد ولا فينا بقى دنيا فيناك محمد ولا دەستان خۆش بەخێر بێنەوە هەشتان ساغ بێ ئینشاڵڵا بابین لای مامۆستا عومەر ئەگەر مایکە بگاتە دەستی مامۆستا عومەر مامۆستا عومەر جەژن پیرۆز بێ و هەموو ساڵێکت جەژن و خۆشی بێ بام بوو ماسکە مامۆستا عومەر کێیە لە کێیەکەوە لە هەڵشۆدا نیشتەجێ و سەرەتای ژیانی لەکوێدا بووە بسم الله الرحمن الرحيم ناوم عمر عبد الله أحمد لا صالي حفتا ونويان حفتا وهشت بحقت أوان زور تأكيد نيم تذكر حفتا ونمسرا والله وزان حفتا وهشت هلشو ترحيل كراوة ليش لدايق هلشو لدايق بوم بالله بيمان جزان الإسلامي كانم تأكدوا باش بروردا ودشم هيو ليرو جشني پیرۆز بای جژنی قوربانی پیرۆز لە ئێوەی خۆشەویست و تەواوی بینەران و خۆشەویستانی کەناڵە بەڕێزەکەتان بکەم و هەروەها پیرۆزبایی لە تەواوی موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی و بە تایبەتیتر هاوشاریان و خەڵکی ناحیەکەی خۆمان بکەم و هەروەها پیرۆزبایی لە تەواوی دۆستان و خزمان بکەم لە ئەوروپا و لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام مامۆستا بخۆ دەزانی ئەم ساڵ پێشی باسمان کرد ساڵێکی تاڕادەیەک ناخۆش بوو بۆ گەلی کورد و بۆ جیهانش بەگشتی بۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بەحکمی ئەم خەڵکەش خەڵکێکی کۆمەڵایەتیە زۆر سەدانی یەکتر دەکات تا چەند خەڵک بەهۆی خۆپارێزیەوە پابەند بوون تا چەند کاریگەری هەبوو لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکاندا ئەم ڤایرۆسە بەڵێ گومانی تێدانیا هەم کاریگەری هەبووە لەسەر ساردبوونەوە و سستی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەحەقەت تا ئەندازەیەکی باشیش ناتوانین بڵین 100% خەڵک پارێزگاری کردووە و احتیاتی کردووە پابەند بووە بە ڕێنمایەکانەوە. ئەی سەبارەت بە قوربانیکردن ساڵانە چۆنە لێرە باشە ئەو پرسیار مامۆستاش کرد دیارە بەڵێ وەڵاهی وەکو مامۆستا فەرمووی بەڕاستی یعنی کۆمەڵێک لە گوند و شوێنی تایبەتی کە هەیە کە بتوان وەکو ئەو ناحەیە بڵێ ڕێژەی قوربانی تێدا زۆر بێ دەنا ئەوەی تا ئێستا بمانزانی بێ لە کوردستان هیچ شوێنێک هێندەی ناحیە هەڵشۆ بە ڕێژەیەکی ئاوە زۆر قوربانی تێدا ناکرێ یعنی ڕێژەیەکی زۆر دەکرێت وەکو مامۆستا فەرمووی هەیە مەسەلەن بزنێکی ناوەتە سەر بەشێ زیات لەو بڕە قوربانی کە کردوێتی بۆ چۆتەوە ئەوە سوپاسخوای دەوێت دەگەڕێتەوە بۆ موسڵمانێتی و دینداری و دڵ ئاوەڵەی و سەخاوەتمەندی خەڵکی ئێرە بەڵای لە ژناندا سەدانی یەکتر هەیە وەکو ساڵان گەرم و گوڕی پێوە دیارە بەڵێ وەڵی خۆی بەهۆی ئەو پەیوەندیە سۆشیال میدیا و پەیوەندی کۆمەڵاتەکان و سارد و سڕێک یعنی پێم وایە هەر شوێنێکی ئەوەی ئەنتەرنێت سۆشیال میدیا گەبێتێ کاریگەری هەبووە سارد و سڕێکی دروست کردو بەڵام تا ئەندازەیەکی باش ئەلحەمدولیلا تا ئێستاش تا ڕێژەیەکی باش ئەلحەمدولیلا سەردان و بەسەرێکردنەوە و ئەوانە هەیە وەلو لە هێندێ باردا لەوانەیە ئاسانکاریشی کرد بێ ئینسان چونکە ئەلحەمدولیلا بڵێ ڕێژەی خەڵکی زیاد بووە حیساب کە کە ئێرە مەسەلەن 40 ساڵ 50 ساڵەمەوە بەر ڕێژەکەی 300 ماڵ ببێ ئێستا لەوانەیە حدودی 2000 ماڵێک ببێ یعنی ئینسان بە سەردانی ڕاستەوخۆلوانەیە نەتوانی تەواوی دۆستان و خزمان بەسەر بکاتەوە بەڵام هێندێ جار لە ڕێی مەسەلەن حتا نامەی مەسەنجەر و مۆبایل و ئەو شتانەوە پیرۆزبای ئەوانە دەگەیەنێت. بەڵێ مامۆستا دیارە جەنابەت دەستی نووسینی شارشتەیە چیت بۆ ئامادەکردین چما پێشکەشەکەی لە یەکەم بەرهەمدا بەڵێ وەڵاهی دەتوانم بڵێم حب و خۆشەویستی شعرم هەیە نەک بڵێ لەو واردا لە خۆم ڕازیم بەڵام خۆشەویستی بۆ شعر ئەو جار سروشتی جوانی هەڵشۆش پێم وایە کاریگەری هەیە لەسەر هەموو کەسێک بەڵێ هەوڵدا نووسینەکەدا جگەیتەوە ئەم سروشتە جوانی هەڵشۆ بەڵێ ئەرێ وەڵام زیاتر ئەو مقدمەیە کە دەربارەی جەژنی قوربانی دەنا ئەوەی دیکە زیاتر لەسەر هەڵشۆیە ئەوە بەڵێ فەرموو قوربی قوربانە و جەژنی قوربانی تۆ بە دڵوەرە جاگیان دەهانی ڕوتبەی منتەها لە جەزبی عیشقا سەر لە ڕێیاردا بکەیتە قوربانی
ئەوەشیان لەسەر هەڵشۆ و بەش دوایشمە ئینشاءڵڵا لەسەرەوە دەبێت فەرموویشمان بۆ بخوێنەوە زێ دەکەم هەڵشۆ چەندە جوانە ناحیەی هەڵشۆی من جێی ڕاز و نیاز و دەردە دڵۆی من جێی ولادەتم و هەم باپیرانم جێی گەشەی ڕوح و جەسەد و گیانم جێی نەشونمای سەردەمی لاویم تاودانی فکر و حەزی پڕتاویم جێی دۆست و ئەحباب هەموو خزمانم هاوڕێ و هاودەمی خۆم و باوانم جێگای شێران و جێگای پیاوەتی جێگای شانازین بۆ خزمایەتی جێگای ئومێدی کاتی تنگانن هاوکاری دۆست و خێش و بێگانن هەر گوڵ و بەردێ لە تۆی دەبینم وێنەی پێکاتەی خۆمە دەیبینم دەست خۆش بێ بەخێر بێتەوە سپاس مامۆستا بۆ شارەکەت بەڵێ بینەرانی عزیز دیارە ئێمە درێژە بە بەرنامەکەمان دادەین بەڵام ناوبڕێکی کورت وەردەگرین و تا ئێمە شاکە دەخۆین و وابزانم خەریکە لەشمان سار دەبێتەوە ئینشەڵڵا دوای ئەو ناوبڕە دەگەڕێنەوە لاتان لە ناو سروشتە جوانەکەی هەڵشۆ لە بەرنامێکی تایبەت بە جەژنی قوربان تاکوتایی لەگەڵماندا بمێننەوە. دووبارە سڵاوتان لێبێت دیارە دوای ناوبڕەکە هاتینەوە لاتان لە ناو سروشتە جوانەکەی شارەدەی هەڵشۆ و لە جەژنی پیرۆزی قورباندا لەگەڵ ئەم دۆستانە لێرە درێژە بەرنامەکەمان دەدەین دەچین و لای مامۆستا دووبارە بەخێر بێتەوە بەرنامەکەمان. زۆر سپاس مامۆستا ئەگەر بۆم باسکەی ئەوە چ تااقەتێکتە بووە ئەم هەموو ڕۆژمێرانت لە 74 و هەڵگرت و تا ئێستا پاراستوتە لای خۆش بۆم پاراستون بەجارێکی ئەوە هەموو تاریخیشتان لێرە تاریخدانان تەرا کە مردوون و مەسەلەن زۆرشتم لێ نووسیوە بخاتیبەی ببینیتەوە بۆ داڕۆژ هەر ببینێت ئەی هەوڵتەنداوە بیانکەی بە کتێبێک چاپیانکەی لای خۆت لاخم تابکردن بەزەکەم نووسینی مردوەکان لە لاخم تابکردن بەڵێ واتە چۆن یعنی ئەو هەر کەسێ لە هەڵشۆ فارکەتەوەی نووسی هەلە تاریخی پێغەمبەری وەکە وفاتی فەرمووی ئەسحابان بەڵێ یا ولیاکان هەمان نووسیوە هەتا ئەمڕۆ لەکتێبان دەرێنەوە ئەوانەی لە هەڵشۆ وفاتیان کردو نووسیدا ئەی ڕووداوەکان نووسیوە بەچی وفاتی کردو ئەوەی خۆی کرد بێ ئەوەی سوتابێ ئەوەی مەسەڵەن هەڵدەرا بەسای هەموو نووسیوە وابزانام ساڵان لێرە ئێستا تۆزە باشتر بۆ خەڵکی زۆر بەهۆی لەبەر ئێرە هاوسنی لەگەڵ کۆماری ئیسلامیێران بەهۆی مینەوە گیانی لەدەستدا یاخود کەمەندام دەبێت ئەوش نووسیون ئەوانە کەمەندام بوونەوە نەنووسیون ئەوش نووسیون لای خۆت بەڵێ دیارە مامۆستا جگەلەوەی کە تۆ ئەم مێژۆ جوانە تۆمار کردووە لای خۆت لە هەمان کاتدا دەستی دەف و سرودیشت هەیە بەشی خۆی لێزانی دەتوانی شتێکمان بەشکەشکە ئێستا دەفەرموو بەرادایە ئیمدە ناڵێم دەم بەدەم شام و سەحار تارێک نابێ یارسی لە حاڵێم داوی خوابی خۆش بەغێر داوی خوابی مەهجەمالی دژمنی گوی و بر و بەلالی نوری سریە لا یەزالی کاشفی شەیاق والخەمەیار نوری سریە لا یەزالی کاشفی شەیاق والخەمەیار كاشفي قايم مردوني مية خادعي درقاي نعيمية انت لي خايف والبشير خادعي درقاي نعيمية انت لي خايف والبشير توي بناية وهل تشاوم توي فلاد يا جسم ناوم هالقراوة يا خذ خابم هذا من قوة الغير هالقراوة يا خذ خابم هذا من قوة الغير هذا من كيام وخوايا تبره شيم لبراوة هذا شيدي الله بتاوى في جمعين أو في الهيال هذا شيدي الله بتاوى في جمعين أو في الهيال وقفنا الضويا فرنا نارهم باري عشان بوت بارهم روسيا ويوشر مزارهم من لبن رواجي حشير روسيا ويوشر مزارهم من لبن رواجي حشير لبريا يوم الممات يمديك قابل تو حياتم وهجلي وهو شماتم ناميني هو
واخذ البيع وشماتي امن وشماتي نعمل ما ويلي جهانم جيت للدين روح جانم قال لي لا تزبانم نبي حق ما عندي كبر قال لي لا تزبانم نبي حق ما عندي كبر بحق ديان بزارة تنوى تسان وبمارة للحنيشة يا انتظارة هيجي الماء والقصر للحنيشة انتظارة هيجي الماء والقصر اخذوا قيات الهوى لو تميتون يا تواوى شاهو قدات وبالجوا كذا كذا بلا قبر شاهو قدات وبالجوا كذا كذا بلا قبر لا قيامات خبر ماضي للملايق بوسؤال ربي تويموخ بالبحارم انخ يا صالر القدر انخ يا صالر الضلالات لن في السنة والبشدة قال من ربك عيني يدفر استواك مطبيهاش الله 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 رب العالمين اسمك يا محمد يا قدرة العين اسمك يا محمد يا قدرة العين الله 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 خالق الصدر صابري الله خلق الجديد لا اله الا الله الله لمن خذ ما بيقابلي ئەی بەخێبێتەوە مامۆستا دەست خۆش بێ یاخوا یاخوا دەست خۆش بخێبێتەوە یاخوا ڕۆسپاس با بچینە لای مامۆستا نەجمەدین مامۆستا نەجمەدین بەخێر بێ بۆ بەرنامەکەمان ببوورە درەنگاتینە لای تۆش سپاس بۆ ئامادەبوونت بە دەنگە خۆشەکەت بە سرودە خۆشەکانت مامۆستا نەجمەدین کێیە ئەگەر بێتی خۆی بەم ناسێنێت سەرەتا بەناوی خۆی گەورە و میرەبان دەستخۆشی لە بەڕێزت دەکەم بۆ ئەو بەرنامە جوانت و بەخێراتنی و برا بەڕێزانە دەکەم و کامیرەمانەکان دەستخۆشیان لێ دەکەم لە هەموو لایەک بە بۆنەی جەژنی قوربانەوە پیرۆزبایی جەژنی قوربان لە ئەو حازرانە دەکەم و لە هەموو خزم و دۆستان و لە موسڵمانانی جیهان ئینشاءڵڵا ئەم جەژنە دەبێتە هۆی نەمانی کۆڕۆنا نەخۆشیەکی کوشندەیە کە لەسەر زەوی بەڕاستی تووشی مرۆڤایەتی بووە ئینشاءڵڵا نامێنێ و دەبێتە مای خێر و خۆشی بۆ موسڵمانان و بۆ هەموو جیهان زۆر سپاس مامۆستاگان لە تۆش پیرۆز بێ ئینشاءڵڵا مامۆستا تۆش هەروەکو هاوکارت کاک حەسەن بەیەکەوە دەستان پێکردو بە سوود گوتن یان تۆ پێشتر بوو درەنگتر وڵای ئەمێن بە حوکمی ئەوەی هەر خۆشەویستیم زۆر هەبووە بۆ سرود و بۆ مەسەلەن مزگەوتەوانە ماوەیەکی زۆر لە 2000ەکانەوە هەر خەرکی مەسەلەن بواری سرود بووم بە حکمیەوەی هەموو شوێی مزگەوتمان دەکرد لەگەڵ مامۆستایاندا تێکەڵاو بووین و دەستمان کرد بە سرود لێدان ئیتر ئەوزا مامۆستا کاتی خۆشی کە من لاڵشۆ بووم پاشێوان بەدەنگی تو خەبەرمان دەبوویەوە وەڵڵا وایە بەڵێ ڕۆڵا ڕەمەزانان بەشداریمان زۆر دەکرد بەس ئەو ساڵانە بەڕاستی کەم بۆتەوە بۆ ئێستا ئەو مراسیمانە ماوە لە پاشەواندا لێرە خەڵک چۆنە وەڵاهی تقریبەن لە دەیەمینی مانگی ڕەمەزانی خەڵک دەمێنێتەوە بەشداری دەکەین بەڵام کەم تا زۆر چونکە ئێستا ژیان وای لێکردوین بەڕاستی دوورکەوتوینەوە ئەنی نەبووتە وەسیلەیەک بۆ ژیانمان ئەگەر بووبا بۆ وەسیلەیەک بۆ ژیانمان ئەو کات ئینسان فکرێکی لێ دەکردەوە بەرەو پێشەچ و وەتیپێکی زۆر باشی دادەنا دەمانتوانی بەشداری بکەین لە شارەکانی تری کوردستان مەسەلەن هەتا چوبینە دەرەوەی کوردستان بەشتە بەشداری فستیڤاڵ و کۆڕ و کۆبنەوەی دیکەشتان دەکرد لە دەرەوەی وەڵی ئەمە تقریبا هەر لە عوزی پشدەرێدا بەشداری کردووە ئێستا چیت بۆ ئامادەکردی پێشکەشمانکەی وەڵی شیعرێکم نووسیوە بۆ جەژنی قوربان ئینشاءڵڵا بەلاوانەوەیە و کۆچێکیشی لەگەڵا سەڵاوەتدان لەسەر پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرموو پێشکەشمانکە ئینشاءڵڵا فەرموو بەیانی جەژنە و لەگەش جیهانە بۆ
گەورەی خدا تەکبیر لێدانا خەڵک دڵخۆشن لە هەموو لایەک لە هەموو شوێنێک حەیوان سەربڕانە لێدەن لێدان سەڵاوات لە دیداری موحەممەد لێدەن لێدان سەڵاوات لە دیداری موحەممەد هەم لەسەر ئالوبایتی هەم ئەسباب تا قیامەت هەم لەسەر ئالوبایتی هەم ئەسباب تا قیامەت لە ڕۆژی جەژنا خەڵک ئەبەستن دەستە بەدەستە ڕیزڕا ئەوەستن بۆ گردن ئازادی و جەژنە پیرۆزە بەهێزکردنەوەی یەکتا پەرستن صلي على المصطفى صلي على المجتبى صلي على المصطفى صلي على بەڵام داخەکەم داخی گرانە ئەو ساڵ کەعبەکەم دوور لە حاجیانە خوایە هەڵبگری ئەم ناخۆشیان لەسەر تەواوی مسلمانانە لێدەن لێدان سەڵاوات لە دیداری دەمتان شیرین کان بە ذیکری خوددا نەکەن لە یادکەن فریاد ڕەسمانە لێتان پیرۆز بێت گشت مسلمانان جەژنە پیرۆزایی جەژنی قوربانە دەستان خۆش بەخێر بێنەوە لە شتان ساغ و یاخوا دەستان خۆش بێت بابینی و لای کاک ئیبراهیم کاک ئیبراهیمگیان بزانم یاخوا ئەگە مایکە بگریت ئەفوان بزانم کاک ئیبراهیم ئەو نازناوە چییە لە خۆی ناوە بۆچی لەناو ئەو سوورچە جوانەی هەڵشۆ لەبەری ئەم هەموو نازناوە خۆشیانە ناچاری هەڵبژاردووە هۆکار چی بووە؟ وەڵی کاک بەکردیان دەزانین چۆنە خۆی ژیان هەمووی ناچاریە ئەم بە تایبەتی ئەگەر ئەو نازناوەم هەڵبژارد ئەمن هەر لە منداڵیەوە زۆر حەزم بە خوێندن بوو
بەڵام ژیان ڕێگەی پێ نەدام لەبەرەوەی چونکە هەر کاسبکاری ماڵە بۆ خۆم بووم لە منداڵی ڕاخەریکی ئیش و کار و شتی بووم و بابم بە تەمەەن بوو برای کەم نەبوو بۆ خۆم خەمی ماڵم کەوتە بەرێ لە ناچاریان لە خوێنێ داڕام زۆر خەمم بوو زۆر مەراقم بوو لەبەرەوەی ئەو نازناوم هەڵبژار ئەو جارەگە بینە سەرباری واقعێر ژیانیش هەمومان لە ناچانە ئێستا خۆشەویستی و بەرنامە ناچاری نەکردبای نەدەهاتینەوە بکەین خۆشەویستی خوا ئەوە جێژنی قوربان ئەوەمان نەکە خۆشەویستی بۆ بەهشت ئەوم هانمان نەدا ناتوانین سەر نەوەڵا هەر مەسەلەکە ئەوەیە بەوەی سەرەکیەکان خوێندنەکەم بوو ڕاستی ئەگەر بە ناچاری وازم لە خوێندن هێنا زۆر مەراقیەوە لە چوارچێوەت برسم خەڵکی ئێرە زیاتر بەچێەوە مەشغوڵە شوکار چۆنە دەرە وەڵی جا لێرە بە پێی ئەوە چونکە شوێنەکەمان سەر سنوورە و لەگەڵ ئێران و کوردستانی ڕۆژهەڵات هاو سنوورین زیاتر خەڵک بە قاچاقچێتی و کاروانچێتی و ئەو شتانەوە خەریک بوو جاران بەڵام ئێستا بە خۆت دەزانی ئێران و تورکیا و لەلایەک و ئێران لەلایەک سنوورەکانی ئەواتەنی و مەجای ئەویان نێشتووە ئەو جار لە سەردەمێکیدا کاروان و شتیشکەم بووبەوە خەڵک زیاتر بە جۆڵایی پیشەی جۆڵایی پیشەی جۆڵایی و ئەو جارەکەنێ بەڕەز و باخ و کشت و کاڵ و حیوانداری و هەر بۆوانەوە خەریکن بەڵێ بە هیوای سەلامەتی ئینشاءڵڵا بە هیوای بژانەوەی کەتی کشتتوکال لەو نەڤەرە چکە بەڕاستی ئەمە ئاوێکی سازگاری هەیە و ژینگەیەکی پاکیشی هەیە وەڵی بەڕاستی شوێنێکی زۆر گونجاوە بەڵام داخەکە دە ئینشاءڵڵا بەرەو پێشتم سێ ئینشاءڵڵا باسی لای مامۆستا عومەر مامۆستا ئەگەر باسی ئەوکەین لێرە ئاستی پەروەردە و فێرکردن چۆنە تا چەند گرنگی پێدراوە لەو ڕۆوە والله الحەمدوللا تا ئاستێکی باش هەیە سوپاس بخوا هەر لە ڕەوزەڕە هەتا بنەڕەتی و ئامادەیش هەیە لە هەڵشۆ چەند مەکتەبێکی لێ هەن الحەمدوللا پێم وایە لەو بارەیدا باشە یعنی هەر بەگشتیش لێرەدا خەڵک حەز دەکرێ حوبی خوێن و خۆشەویستی و زانست و زانیاری هەیە مەگەر کەسانێک وەکو کاکی بڕایم فەرمووی کە فرسەت و هەلی ئەوان بۆ نەڕخسابێک کە ئیدامە بە خوێندن بدەن دەنا خەڵک بەعام حەزی لە خوێندن هەیە یعنی خەڵکێکی زۆر هەیە کە دوای تەرحیلەکەی و کە ئەو گرانی و ئەو شتانە ڕوویدا دوای ئەو کاتەی بڵێ پێشتر فرسەتی خوێندیان نەبوو لە خوێندندا بڕابوون دوای دەستیان بە خوێندنکەوە شەهادانەوە دەستێنا ئەنی خەڵکێکی زۆری ئاوا هەبوو الحەمدوللا خەڵکی زۆر ئێستا شەهادەی بەرز و ئەکادیمیان کۆمەڵی شەهادەی ماجستێر و هەتا دکتۆراشمان هەیە الحەمدوللا بەڵام مامۆستای سەبارەت بە هەنێ جار هەیە ئەم سنوورانە بەهۆی هاوسنوور لەگەڵ وڵاتانی دراوسێەوە دەکەونە بەر هەنێ جار ڕووداوی نەخوازەڕۆدا تۆبارانکردنەوەی تا چەند ئەمە لێرە نزیکە دوورە ئەم ڕووداوانە هەن لێرە بەڵێ وەڵاهی ئەگەر مامۆستا بەکرد سەیرێکی مێژوو بکەی ئەو میلەتەی ئێمە لەگەڵ ئەو نەهامەتی و دەردەسەری و شەڕی وڵاتان و دەوروبەر دائیمەن هەتا ئەگەر مێژووی پێش ئیسلامیش تەماشا بکەین کە دوو ئیمپراتۆریەتی گەورەی بەزەنتی و ڕۆمانی هەبووە هەر تقریبان ئەمە لەژێر پێدا بووین و ئەزیێ دراوین و پرسکی ئەو شەڕانەمان بەرکەوتووە دوایش دیسان لە شەڕی ئێران عێراقدا هەر هەتا ناوچەکەشمان تووشی تەرحیل و ڕاگواستن بووە ئێستا زەمەندی ناوچە هەیە بە میرەشکایی ماوەتەوە لێرەوە بەڵێ یعنی ناوچەیەکی نەکەن ناوچەیەکی بەشێکی زۆری کوێستانەکانمان بەداخەوە یعنی والی هاتووە هاوڵاتیانی هەڵشۆ ناتوان لە ڕووی لە وەرگە و ئەوانەوە ئیسفادەی لێ بکەن یعنی زیات لەوەش کۆمەڵێک ڕەباو ئەوانەی ئێرانی هاتوونە پێش یعنی لە هەم سنووریان بەزاندەوە هەم مەترسیان بۆ خەڵکی ئەو شوێنان دروست کردووە کە مڵک و وڵاتیان لەوەیاندان هەیە ماڵات و مەڕ و ئەوانە لەوێ بەخێوکەن بە حەقەت مەسەلەی تۆباران و ئەوانەش هەبووە بەڵام تەبعاً هەموو کات و ساتەکان وەکو یەک نەبوو هێندێک زاران تونتر بووە ئێستا ئەو هەموو توندێکە لەسەر هەندێک ناوچەی قەندیل و منتیقەی برادۆست و هێندێک شوێنی کە هەیە الحەمدوللا ئێستا لەو ئانوستاتیدا سوپاس بخوای منتیقەی ئێمە باشترە ئینشاءڵڵا ئەو وەخت و فشارە لەسەر شوێنانیش نەمێنی و ئەو میلەتە ئێمە شوەک و باقی میلەتانی دنیا ڕزگار بێ و بحەسێتەوە ئینشاءڵڵا بەڵام مامۆستا دیارە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن ئێمە کاتی بەرنامەکەمان زۆری بەستەوە نەماوە بەڕاستی ئەم سوورتە جوانی هەڵشۆش لەوانەیە بە بەرنامەی دوو بەرنامە نەتوانین خۆ پێ بدەین چیت بۆ ئامادەکردنی بەرهەمی کۆتایی چییە ئەگەر فرسەت هەبێ ئەو شعرە ئینشاءڵڵا ئەوەڵ خودایە هەر بە ناوی تۆ سەرە قەڵەمێک بە تەوفیقی تۆ دەردە دڵێکە شێوەی گفتوگۆ ڕێکم خستووە دەربارەی هەڵشۆ
پشتی شۆڕش و خەباتکاران بووی تیری سەردڵی داگیرکاران بووی جێگای تەیارە و شێستیر باران بووی قوربانی زۆردا مەردی مەیدان بووی تەرحیل و تەبعید تۆی نەبەزاندی ئاڵای پێشڕەوی لەدەست نەستاندی مامەندە و بڵفەت لەگەڵ بابرنجی سێ کوڕن لە پشتت بۆیە سەربڵندی سوێسن و بەیبوون بێژان و شلێر دەرمان و دەوای سۆمای چاوی توێر سەرچاوەی بەرز و ڕون و ئاو هەڵدێر بە قەدر و قیمەت وەک گەوهەر و زێر ڕێواس و کەنگر و دۆرێ و کوڕادا مەندێ و ئەسرێلک دڵت پێشادا ڕازیانە و تیسوێ لەم سروشتەی خوادا بۆن و بەرامەی میسکە لە چیادا خەیاڵی بردوم جوانی وام دیوە ئەنواع جۆری گیا لێک تێکەڵ بووە پێچ و کەول و شا زێڕە و باریوە بۆنی جاترەکەی دنیای تەنیوە لە بەهاراندا مانگی بانەمەڕ دەچنە هەواران خاوەن بزن و مەڕ دەڕازێنەوە گرد و دۆڵ و دەر بەهەشتی خوایە بەهەشتی تۆیە خودایبانی سەر شمشاڵی شوان و چۆڕاوی بەفرێ کە تێکەڵ دەبێ مەلی دڵ دەفرێ قاسپە و خوڕەکە و قەت دەنگیان نابڕێ هەزار ئاواز و جۆرت بۆ دەسڕێ دوو سەرچاوێ ڕوون لە دوو دۆڵدایە پڕ لە دارگوێز و هاژە و هەرایە هەموو عاقڵێ سەراسیمایە لەم هەموو جوانیەی سەنعەتی خوایە یەکیان دۆڵەیە سەرچاوەی هەڵشۆ کە قەت نەدیوە بەس یەکجار بڕۆ دووەم ئاوێ سپی وەک شیر و دۆ پڕە لە جوانی و شەوکەت و شکۆ هەڵشۆ پڕکانی و دار و نزارە ساڵکو و نۆڕستا یەکیان لێ دیارە لە خوار بابرنجە جا سەماوەرە لەم باسەفایە هەردوو دۆڵ دیارە بەڵام کانێ سوور جێی ئەجدادمە جێی ولادەت و دڵگوشادمە پڕی یادگاری و ڕاز و نیازمە گۆڕان مەشهورە جێگای بابمە یەخوا دەست خۆشە بەخێر بێتەوە دیار هەر کەسێک ئەو شوێنانەی ناوتێنان سەردای نەکردی بە نازانێت چ سروشتێکی جوان و چێژێکی تێدا هەیە دەست خۆش بە مامۆستا بەخێر بێتەوە مامۆستا گەبێنەوە لای تۆ وردە وردە بەرەو کۆتایی دەچین پەیامی کۆتایی چییە لە جەژنی قورباندا چیت هەیە لە کۆتاییدا پێشمەشانی لە کۆتاییم وەیە جەژنی قوربان لە موسڵمانی هەموو دنیا پیرۆز بێ زۆر سپاس بۆ مێردەکە مامۆستاگەم تۆش بەخێر بێتەوە ئینشاءڵڵا کاکی برایم تۆ قسەی کۆتایی چییە دەوێت چیمان پێشکەشکەی پەیامی کۆتایی تۆ چییە لە بەرنامەیەدا ئەگەر بکرێ مایکە بگری بەسەوە سپاس دەکەین سپاستان دەکەم زۆر دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئامادەکردنی ئەو بەرنامە و بۆ بانگێشتنی ئێمە و دەو دەرفەتە بە ئێمەتاندا سپاس بۆ کەناڵی پەیام سپاس بۆ هاوڕێیان کە ئازێتیان کێشە هیوادارم خوای گەورە ئەو بەڵایەمان لە کۆڵکاتەوە ئینشاڵڵا بەڵاش نییە و نەخۆشی کۆرۆنا و میکرۆبە ئەو ڤایرۆسە ئینشاڵڵا کۆتایی ناخۆشیەکانمان بێ لێرە بەدوا بە خۆشی بگەین ئەو دژمنانەی گرداگیرکاری لەسەر وڵاتەکەمان دەکەن خوا هیدایەتیاندا وازمان لێبێنن زۆر زۆر سپاستان دەکەم و دەستخۆش مافی کاکی برایمیش نەخۆین کاکی برایم سپاس بۆ ئامادەبوونت دارماکی خۆی شەکە دەستی خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ دەستپەنج جوانەکانت دووبارە جەژن پیرۆز بێت یەخوا بەخێر بێت تۆ جەژنە پیرۆزی خۆت بۆ کێ دەگەێنی پەیامی کۆتایی چییە لە خزمەت داوین دەستخۆشی لێ دەکەم کاکە بەکر سپاس کەناڵەکەتان دەکەم کە ئێمە لەسەر کردێتەوە و دەستخۆشتان لێ دەکەم میش جەژنە پیرۆزی خۆم بە تاوی موسڵمانان جیان دەڵێم بە ئێوەش بەڕێز زۆر سپاس بە ئەمەت کاکی برایم بە پەیامی کۆتایی مامۆستا نەجمەدین و کاک حەسەن کۆتایی بە بەرنامەکەمان دێنیم بزانم چیان بۆ ئامادە کردوین پەیامی کۆتایی ئەوە چییە مامۆستا نەجمەدین دەستخۆشی لە جەنابەت دەکەم و لە تاوی برایانی کامێڕەمان ماندوو بوون زۆر و بەخێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم و ئینشاءڵڵا هەمیشە ئەوە لە شوێنی خۆش کۆبینەوە زیکر و یادی خوای گەورە بکەین و هەر لە کۆتاییشدا جژنی قوربان پیرۆز بێ لە تەواوی موسڵمانان و لە خزمانی هەڵشوێ ئینشاءڵڵا پەیامی کاک حەسەن فەرموو تۆ پەیامی کۆتایی چییە لە کۆتاییدا دەستخۆشی بەرنامە جوانەکەتانی دەکەم لە بەڕێستان و لە ستافەکەتان دەستان خۆش بێ ئەوان دووتان کێشە جێژنە پیرۆزەیش بۆ هەموو جیهان بە گشتی و موسڵمان بەتایبەتی لە کۆتاییدا بە پارچە سوورێک پێشکەشتان پێشەوەی دەست پێکەن سپاس دوبارە بۆ ئامادەبوونتان ئەزێتماندان کەشێکی جەژنانی خۆتان بۆ ڕەخساندین هیوادارم لە ژنەکانی داهاتووشدا بەرنامانە لێرە دووبارەکەینەوە پێشەوەی کۆتایی پێبێنین بیدرانی ئازیز بەم جۆرە ئێمە دێنە کۆتایی بەرنامەی تایبەت بە جەژنانە کە لە شارەدەی هەڵشۆ و لە جەژنی قورباندا لەگەڵەوە میوان بووین لەگەڵ گروپی مامۆستا نەجمەدین و بە دەستپەنجەکانی کاکی برایم کۆتایی بە بەرنامەکە دێنین تا بەرنامەیەکی دیکە و جەژنێکی دیکە هەمووتان بەخوای باڵادەست دەسمێرین خوا لەگەڵ بێ و هیوادارم توانی بێتمان چەند ساتێک زەردەخەنە بخەینە سەر لێوانتان خواتان لەگەڵ بێت فەرموون
يا رسول الله يا نابوني جسمك ريحانة يا رسول الله يا نابوني جسمك ريحانة برحمومي هراباني روشد بارز وجوانا برحمومي هراباني روشد بارز وجوانا قرآن بوتهات بخالات بسورات وبآيات جهاد تكيدها موكات تدرج إلى جيهانا يا رسول الله يا نابوني جسمك ريحانة يا رسول الله يا نابوني جسمك ريحانة برحمومي هراباني راوش البارز وجوانا برحمومي هراباني روش البارز وجوانا معراج كراي بو اسمان بيني تقشت بيغمبارا ويبا إمام هامو ينسى لامت لي بيجانا يا رسول الله يا نابوني جسمك ريحانة يا رسول الله يا نابوني جسمك ريحانة برحمومي هراباني روش البارز وجوانا برحمومي هراباني روش البارز وجوانا صلاة والدان خلقينا بوسر شاهي مدينة خاتمي مرسلينا سروكين سوزانا يا رسول الله يا نابوني جسمك ريحانة يا رسول الله يا نابوني جسمك ريحانة برحمومي هراباني روش البارز وجوانا برحمومي هراباني روش البارز وجوانا يا رسول الله دخيلك مالي رام بيمنم شو باشكو ظل بغام وغرقي عصيان بيمنم رو رشيد يا قيامة شيران يا أنا أمهدي كرد ويخوم رنز بخسرار بيمنم دردكام دردي قرانا زور لم يجت وشبوم أو كسيد ساري دردم دوري درمان بيمنم يا رسول الله بوت نقريا من بدا يمشي وانا بربانك دوكالي درون رولا اسمان بمنهم صد بشيماني وندامت ولنا ضلها المسيح يا رسول الله دخيلي خاك بدامان بيمنهم يا رسول الله يا نابوني جسمك ريحانة يا رسول الله يا نابوني جسمك ريحانة برحمومي رباني روش البارز وجوانا برحمومي رباني روش البارز وجوانا أي رئيسي جمع مخلوق شاهي شاهان وراها أي أمين هرد دنياها مرد ميدان وراها من قناه بار وخزالات رو رشي راشي جزام خاوني عز وشرفته روح بقربان يا رسول الله خاطري رخصاري نريد جنابك خواي مزان أرزو أسماني درسكت سو بقريان وراء